ئەم کاتتان باش ڕووداوەکانی کوردستان تا دێت گرم و گوڕی بە خۆیەوە دەبینێت و زۆر خێرا تێدەپەڕن پێگەێنانی کابینی نوێ و بەشداری نەکردنی هەرسێ لایەنەکەی ئۆپۆزیسیۆن لەم کابینەیەدا و هەروەها هەندێک ئاڵوگۆڕی تری سیاسی کە لە کوردستاندا ڕویان داوە گرژی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا و چەند گۆڕانکاریەکیش لە ناو یەکێک لە حیزبە ئیسلامیە کاراکانی سەر گۆڕەپانی سیاسی کوردستان کەوش کۆمەڵی ئیسلامیە گەڕانەوەی چەند ڕوخسارێکی دیاری ناو کۆمەڵی ئیسلامی بۆ کوردستان و پاشەخشەی هێزەکانی ئەمریکا لە عێراق لە دیارترینیان دڵشاد گەرمیانی بەرپرسی پێشووی مەکتەبی عسکەری کۆمەڵی ئیسلامی لە کوردستانی عێراق چی لە بارودۆخی ئەو حیزبە دەگۆڕێت هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی لە ئێستادا بەرامبەر بەشداریکردن یان نەکردن لە کابینەی نوێ حکوومەتدا چییە؟ ئایا هەڵوێستێکی یەکلاکەرەوەیە و کۆمەڵی ئیسلامی تاو خۆی یەکلا کردوەوە بۆی کە بەشداری لە حکوومەتدا ناکات؟ ئەم هەڵوێستە لە شووە سەرجاوە دەگرێت. ئایا کۆمەڵی ئیسلامی لە ناخی خۆیدا بڕۆی بە بەشداریکردن لە حکوومەتدا نیە یان ناوێت دەست بخاتە نێو ئەو بەرەی ئۆپۆزیسیۆن کە لە سێ لایەن پێک هاتووە لە کوردستاندا؟ ئەم تەوەران و چەندین تەوەری تر دەبنە تەوری ئەڵلقەی ئەمڕۆی بەرنامەی چاوپێکەوتن و لەگەڵ مامۆستا عەبدولستار مەجید ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەوڵ دەدەین وەڵامیان بدەینەوە. مامۆستا بەخێر بێتەوە بەرنامەی چاوپێکەوتن. سلامت یاخوا سپاس دەکەم کاروبار. مامۆستا لە ڕێگەی پێکهێنانی کابینەیەکی نوێی حکوومەتداین و ئەو کابینێش سپێردراوە بە نێچیروان بارزانی کۆمەڵی ئیسلامی بڕیاری کۆتایی خۆی داوە بۆی کە بەشداری لە کابینەدا ناکە؟ بەڵێ بەبێگومان ئێمە هەر لە زۆر بەڕاستیم پرسەمانێک لای کردەوە کێمە بەشداری کابینەی نوێی حکوومەت یاریمی کوردستان ناکەین. بەڵێ کاک عەبدولستار ئەم بەشداری نەکردنە قەنەعەتێکە کە قەنەعەتی کۆمەڵی ئیسلامی خۆیەتی یان ئەمە هەڵوێستێکی هاوبەشەکەی وەکو ئۆپۆزیسیۆن بڕێرتان داوەکە کەستان بەشداری نەکەن؟ ئێمە وەکو ئۆپۆزیسیۆن هەرسێ لامان ڕێککەوتین لەسەر ئەوە کە بەشداری ئەم کابینەی حکوومەت یاریمی کوردستان ناکەین. و بەشداری کابینەکەی پێشووتریشمان هەر نەکرد. بۆچی؟ ئەم حکوومەتەمان بەڕاستی لە بەردەم کۆمەڵێک کێشە و قەیراندایە. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی دواتریش وەک ئۆپۆزیسیۆن بڕوامان وا بوو کە ئەم حکوومەت یاریمی کوردستان دام و دەستگاکانی پێویستیان بە چاکسازی و گۆڕانکاری هەیە. بۆ ئەمە بەسەر ئێمە وەک ئۆپۆزیسیۆن بەجددی و دڵسۆزانە کۆمەڵێک پرۆژەمان پێشکەش کرد لە هەموو بارە جیاجیاکاندا و کە لە 6 پاکێزدا پوخت بۆتەوە. پێمان وا بووە حکوومەتێک کە بیەوێ حکوومەتی هەموو خەڵک بێ و بە یەک چاو تەماشای هەموو خەڵک بکە و حکوومەتێکی بە مانای تەواو خزمەت گوزار بێ و کێشە و گرفتەکانی ئەم کۆمەلگای پێ چارەسەر بێ. پێمان وا بۆ دەبێ بەم شێوەیە بێ کە ئێمە کۆمەڵێک پرۆژەمان پێشکەش کرد. ئەمە لە کاتی خۆشیدا نەمانگوت تەنها ئەم پرۆژانی ئێمە دەبێ پەسەند بکرێن بۆ چاکسازی بۆ گۆڕانکاری لە حکوومەت یاریمی کوردستان، بەڵکو هاتینە سەر ئەوە کە لەگەڵ لایانی دەسەڵات ئامادەیمان هەبووە کە تاوتوی ئەم پرۆژانە بکەین و بڕوامە بۆی هەبووە کە ئەمانە پرۆژەن زۆر ئاساییە کە لی کەم بکرێ و لی زیاد بکرێ، بەڵام لە عمومدا بڕوامان وە بوو کە ئەم واقیعەمان بەم شێوەیە بەڕێوە ناچێ و پێشمان وە بەڕاستی ناڕەزایی خەڵک ڕۆژ بۆ ڕۆژێ لە زیادبووندا بووە و ئێستاش بەڕاستی پێمان وایە خەڵک هەر ناڕازی و کێشە و گرفت زۆرە. بۆیە ئەوە قەنەعەت لای ئێمە وەک کۆمەڵی ئیسلامی و پاشانیش وەکو ئۆپۆزیسیۆن ئێمە دیری خۆمان هەیە بەڕاستی بۆ هەست و کەوت و تەعامل لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کێشە و پێشهاتەکانی هەرێمی کوردستان، بەڵام لەسەر ئەوە یەکدەنجین کە ئەم کابینەیە و کابینەی پێشووتر پێویست دەکا
ئەگەر پرۆژەی چاکسازیشی قبول نەکرد بێ ئەگەر بڕای بۆ گۆڕانکاری نەبێت کە ئۆپۆزیسیۆن بڕای پێیەتی هێندێک کاری گرنگ و گەورە هەیە پێویستە بیانکە دەتوانێت حکوومەت یاریمی کوردستان ئەم کابینە چەند بەڕاستیم پێمە کابینی حوتەم نەبێ چونکە لە نێوان دوو هەڵبژاردندا کابینەیەک دروست دەبێ حکوومەت هەڵوەشاوەتەوە حکوومەتێکی نوێ دروست دەکەن بە پێی ڕێککەوتن نامەی نێوان پارتی وچێتی و مۆزوعێکە لەوەش کە بڵێنەوە کابینی حوتەم پێم وایە هەر کابینەی پێشووترە گۆڕانکاری کراوە دەکرێت هێندێک کاری گەورە و گرنگ بکە کە ئەم حکوومەتە وەک مێژوێک بۆ خۆی تۆماری بکە بەڵێ لەوانە گرنگترین و کارە گەورانی کە بە بڕای ئێوە پێویستم حکوومەتە بیکا چییە؟ بە بڕوای من یا بە بڕوای کۆمەڵی ئیسلامی ئەو ڕۆژێ شتێکمان عەرزی هەردوو بەڕێزان کاک نێچیروان بارزانی و کاک ئیماد ئەحمەد کرد سوود ببین لە پرۆژەکانی کە ئۆپۆزیسیۆن پێشکەشی کردوون یعنی ئەگەر هەمووشیان قبول نەبێت بۆ خۆیان وا باشە بۆ کاروباری خۆیان بۆ سەرپەرشتیکردنی ئەم کۆمەلگایە بۆ سەرکەوتنی خۆیان وا باشە بەڵام بەڕای من وەکو کەسێک لەم قەزیانە دەکە ئەندازەیەک ئاگاداری بارودۆخی هەرێمی کوردستانم پێم وایە ئەم کابینە سێ شت بکە یەکەمیان هەوڵ بدە زەمینە سازیەکی باش بکە بۆ هەڵبژاردنێکی خاوێن هەڵبژاردنێکی شەفاف و هەڵبژاردنێکی ئازاد ئەمەش بە دروستکردنی کۆمیسیۆنێکی هەڵبژاردننی کوردستان کە ئێمە پێشتریش داوامان کرد لە پرۆژەکانماندا ئەم کۆمیسیۆنە لایەنەکان لەسەر پێکهاتەکەی ڕێکەون و ئەو ئەنزیمەی کە پێ بەرەوە دەچێت بەڕاستی بین هەموار بکرێ لەسەر ڕێککەوین و شێوازی هەڵبژاردنەکە ئەو کەسانی کە دیاری دەکرێن لە شوێنەکان بۆ سەرپەرشتیکردنی هەڵبژاردن چ لە بنکەکانی دەنگدان و کۆمەڵێک بەڕاستی مەسائل پێویستی بە قەزیە بەڵام دەرفەنێ باسی بکەم ئەم کۆمیسیۆنە هەموو لا لەسەر ڕێککەوین و زەمینە سازی بۆ ئەم هەڵبژاردنەی کە بەڕاستی داهاتوودا دێتە پێشەوەمان واتە دەکرێت ئەم حکوومەتە وا تەماشای خۆی بکە ئێمە وا تەماشای بکەین کە حکوومەتێکی ئینتیقالی بێ ئەمە یەک دوو ئەم پێم وایە هەوڵدا لە ماوەی تەمەنی خۆیدا با ئەم مێژەش بۆ خۆی تۆمار بکە کێشەی دەستێوەردانی حزب لە کاروباری حکوومەت واتە جیاکردنەوەی حزب لە حکوومەت بمانەیە ئەوە ناکە حزب حکوومەت تەشکیل نەکە ئەندامانی حزب لە حکوومەت بەشدار نەبن و لە پۆستەکان سوودانێ نەبینرێن نامە بەس ئەوە نییە بەس ئەوەی بەڕاستی حکوومەت بێ و حزب بێ یەک لە کێشە گرنگ گەورەکانی هەرێمی کوردستان کە زۆرجار بەڕاستی وەزەکانی پێ ئالۆز بووە ئەمە بووە ئێستا کێشەی ناتەندروستی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات چییە ئەوەیە کە ئێمە معارەزەی حکوومەتین و معارەزەی پارتی وچێتی نین بەڵام پارتی وچێتی وا دەزانن ئەمە معارەزەی ئەوانین کاکە تو چ علاقەت بە حکوومەتەوەی حکوومەت تشکیل کردووە سەرۆکی حکوومەتی داناوە کابینی تشکیل کردووە ئێمە معارەزەی حکوومەتم بۆ ئەگەر ئەمن حوت و هەشتێکم لەگەڵ حکوومەت بێتە پێشوەت و گورج تەدەخل دەکەی و توش دێ سەرخەت یا ئەگەر بەعکسەوە گەرم کێشەیەکم لەگەڵ حزبێکە بێ حزبی دەسەڵاتدارمە بەستم پارتی وچێتی حکوومەت کاکت بۆ دیفاع دەکەی حکوومەتی هەموو لایەک بە ئەمە بەڕاستی کێشەی دروست کردو خەڵک زۆر بەزەقی هەست بۆ قەزەی دەکا و زۆر دیارە لە ڕووداوەکانی ڕابردوشدا ئەمە سەختریش بۆەوە تەبان بەڵێ سێم پێم وایە بە دامەزاوەکردنی و هێزەکان بێ پاژەوەی کە دەستی حزب وەک دەستێوەدان لە کاروباری حکوومەت دەبڕی ئینجابەی ئێمە ئاسایشمان هەیە دوو ئاسایشمان هەیە لا یازال بەڕاستی ئاسایشێک لە سلێمانی کە سەربێچێت نیشتمانی کوردستانە ئاسایشێکمان هەیە لە دهۆک و لە هەولێر سەر بە پارتی وڵاتی کوردستانە تاقە نەفەرێکیش نابینەوە ئینتیمای حزبی بۆ ئەوی کە بێ کە بڵێن کە لەو شارانە دەسەڵاتدار نییە ئێمە هێزی پێشمەرگەمان هەیە دوو هێزی پێشمەرگەمان هەیە ئێمە دووسێ دەستگای معلوماتیمان هەیە پاراستن و زانیاری بەمانای کلمە بەڕاستی
بە دامەزراوەکردنی ئەمانە کە ئەمانە سەر بە حزب نەبن، ئەمانە باسەر بە حکومت بن، بە ئەرکی خۆیان هەڵبستن و حکومت سەرپەرشتیان بکە. حکومت خۆ ئێمەنی ئەمڕۆ با کاگنێکی جوان سەرپەرشتیان بکە، با ڕێنمایی و فەرمان لە سەرۆکی حکومەت یا لە جێگری یا لە وەزارەتی معنی وەربگرن. ئێمە خۆ کێشەمە لەگەڵ ئەم سیستەمەنیە کە دەبێ وڵاتی پێبەڕێوە بچێ. ئاسان کێشەمە لەگەڵمەیە کە ئێستا بەم شێوەی نییە، خۆ بە خۆیان قازانجە. بۆیە هەوڵ بدەن ئەمە خاڵەشی گرنگە بەڕاستی، ئەمەش لە کۆڵ ئەو خەڵکی بکەنەوە کە حکومەتداری خۆی بکە، حزبیش مافی خۆیەتی هەر لە دیاریکردنی کاتی بانگەشە بۆ هەڵبژاردن حزب بە هەموو ئەندامانیەوە دێتە گۆڕەپانی هەڵبژاردن بە هەموو هێزیەوە و بە پێشنیارە بە هێزەکانیەوە بە هەتا ئەو کاتێکە حکومەت تەشکیلەکە حکومەت تەشکیلی کرد واز بێنێ لە زوو لە وڵاتانی دەرەوە حزب ئەگەر ئەندامی بوون بە سەرۆکی حکومەت یا بوو بە حتا بەڕێوەبەری گشتی یاسایان وایە کە دەبێت لەم حزبە ئیستیقالە بکە مادەم ئەم پۆستە گرنگانی وەرگرت. ئێمە نشمان گوتە با ئیستیقالە بکە، بەڵام با کاکە علاقەی بە حزبەوە نەبێ، با یعنی نەیە کاروباری حزب لە حکومەتدا جێبەجێ بکە یا کاروباری حکومەت حزب جێبەجێ بکە و ڕێنمایی بۆ دابنێ، یا لە پەرلەمانیش بە هەمان شێوە کە بڕیار لە مەکتەبی سیاسی حزب دەربچێ بۆ پەسەندکردنی پرۆژەیەک یا پەسەند نەکردنی. بەڵێ تا چەند پێت وایە ئەم کابینەی حکومەت سوود لەو 6 پاکێجی ئۆپۆزیسیۆن نەبینێ؟ وەڵاهی وەک بە ئێمان ڕاگەیاند کوتیان ئێمە سوودیان لێ دەبینین و دەشیکەین بە بنەما بۆ چاکسازی، بەڵام دیارە بەرنامەی خۆشیان هەیە، پرۆژەی خۆیان هەیە، ئایا چەند لەگەڵ بەرنامە پرۆژەکانی ئەوان تێک دەکاتەوە چەندەی وەردەگرن هەبەت خۆیان ئازادن، چکە ئێمە لەگەڵیان لەسەر ڕێک نەکەوتوین، بەڵام بۆ خۆیان قازانجە. بەڵێ ئەگەر ئەم کابینەیە ئەو 6 پاکێجی ئۆپۆزیسیۆن بکاتە بنەما بکاتە بنەمای کارکردنی باشتر نەبوو بەشداری لە حکومەتدا بکەن؟ ئێمە کاگرێ بوار لە کۆبوونەوەکان بەبن بەس گەیشتین، دوای 4 کۆبوونەوە کە ئەمە هێندە داواکاری کە زۆر قورس نەبوون دەکرا بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێم جێبەجێ بکە و بڕیاریش پێدەرچوون، بەڵام هەر بە تەواوی جێبەجێ نەبوون. ئێمە شیکردنەوە تەحلیلمان وابوو و قەناعەتشمان وابوو کە ئێمە نەتوانین بەڕاستی 4 داواکاری کە پێشکەشمان کردووە بە چاشی جێبەجێ بکرێ، بە تەواوی جێبەجێ بکرێ. قەناعەتمان نەبوو لەسەر ئەم هەموو پرۆژە و لەسەر چاکسازی کردەیی ئەمانە پرۆژە بەڕاستی دەکرا پرۆژەکان لەسەریان ڕێک بکەوین، بەڵام بە شێوەیەکی کردەیی عەمەلی بەڕاستی بیڕوڕامان لاواز بوو کە بتوانین لەگە دەسەڵات بگەینەوە کە ئەم کارە گەورانە بکەین، چکە بەڕاستی کاری گەورەم ئەوە کە ئێستا هێندێک شتم باس کرد و هێندێک یاسا کە دەرچوو پێشتر کەمە داوامان کرد بەڕاستی کە ڕاندی نیشتیمانیان هەبووە کە پەیوەندی بە هەموو خەڵکی هەرێمی کوردستانەوە هەبووە، پێویستی بە سازانی گشتی هەبوو لەنێوان لایەنە سیاسیەکان و هەربەت لە پەرلەمان دەنگی لەسەر بدرێ ڕێک نەدەکەوتین. ئەمە قۆناغی یعنی دوو قۆناغمان لە پێش بووە، پێش باسی بەشداریکردن و بەشداری نەکردن لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان. قۆناغی یەکەم جێبەجێبوونی داواکاریەکانە کە داواکاریە گرنگەکەیان بە سەراحەت بڵێم ئەوەیە کە ئەوانەی کە تەقیان لە خەڵک کردووە و تۆمەتبارن سکاڵای یاساییان لەسەر تۆمەت کراوە لانی خانەوادەی کوژراوەکان بریندارەکان، ئەمانە ڕادستی دادگا بکرێن کە مافێکی بەڕاستی قەزێکی یاساییە، مافێکی ئەو خەڵکەشە، ینی بە تایبەتی کەەوە کە سکاڵی لەسەر تۆمار کراوە هەر کەسێکە هەر ئەوە بێ. ئەمە کە بەڕاستی جێبەجێ نەبوو، مە قۆناغی یەکەم لەوێ ڕاوەستاین، لەوێ بە بنبەست گەیشتین. قۆناغی دوم داهات کە ئێمە لەسەر پرۆژەکان ڕێکەوین، کەم پێم وایە دەتوانێت ڕێکەوین کۆم لەسەر هەمووشان نەبێت لەسەر هێندێکیان ڕێکەوین، بەڵام ئینجا بەشداریکردن لە حکومەت ئەمە ئەو کات ئەو پرسەداتە پێشەوە ئایا ئێمە بەشداری دەکەین بەشداری ناکەین، بەشداری دەکەین چۆن بەشداری دەکەین، ئەوان بەچ زۆر بەشداریەک رازین کە دیارە ئێستا من ناسم ناو
وردەکاریەکان چونکە ئەمە کۆتایی پێهات کە ئۆپۆزیسیۆن بەشداری نەکرد لە کابینەی وەکو خۆیان باز دەکەن شەشەمی هەرێمی کوردستان. بەڵێ کاک عەبدولستار لەو کۆبوونەوەی کە سەرۆکی هەرێمی کوردستان بۆ لایەنە سیاسیەکانی ساز کرد هەردوو لایەنە ئیسلامیەکە بەشداریان کرد بەڵام لە بەرامبەر بزوتنەوەی گۆڕان بەشداری نەکرد ئەم هەڵوێستەی شووە سەرچاوی گرت. کاک ڕێبوار ئێمە هەر سەریانی ئۆپۆزیسیۆن دیارە هەر یەکەمان لایەنێکی سەر بەخۆین و بیرۆڕاو بۆ چوونی تایبەتی خۆشمان هەیە لەمەڕ هێندێ پێش هات و ڕوودا و مەسەلە کردێتە پێشەوە لە هەرێمی کوردستان. ئێمە تەنها لەسەر ئەوە ڕێککەوتوین کە ئێمە کۆبوونەوەی پێنج قۆڵی ئەنجام نادەین هەتا داواکاریەکانمان و ئەوەی کە بڕیاری سەرۆکی هەرێمی پێ دەرچووە بە تەواوی جێبەجێ نەکرێ. ئێمە تەنها سەبارەت بە کۆبوونەوەکان لەگە دەسەڵات تەنها لەسەر ئەمە ڕێککەوتوین واتە کۆبوونەوەی دوو قۆڵی ئاساییە و پەیوەندی بە پەیوەندی حیزبەکانەوە هەیە و کۆبوونەوەی سێ قۆڵی هەر بە هەمان شێوە کۆبوونەوەی چوار قۆڵی بە هەمان شێوە بەڕاستی کۆبوونەوەی مەسەڵەن شەش قۆڵی حەوت قۆڵی ئێمە ینی تەنها کۆبوونەوەیەک بە ناوی کۆبوونەوەی پێنج قۆڵی کە درێژە پێدەری کۆبوونەوەکانی ڕابردووی ئۆپۆزیسیۆن دەسەڵات بێ ئێمە ئەومان هەڵپەساردووە هەتا جێبەجێبوونی بڕیارەکان. بۆیە زۆر ئاساییە هەر وەک چۆن گۆڕان مافی ئەوە هەیە کە بەشداری نەکە بە هەر هۆیەک کە بۆ خۆی بە باشی دەزانێ ئێمەش بۆمان هەیە بەشداری بکەین بە هەر هۆیەک کە بە باشی دەزانین بە پێچەوانەشەوە ئەمە بە هەموو لایەک واریدە و هەموو لایەکش بەڕاستی ئازادین وەکو عەرزم کردی هیچ ڕێککەوتنێکمان نییە و هیچ پرۆتۆکۆلێک نیە لە مرۆوە کە هیچ لایەکمان ملزەم کە بە شتێک لەم بابەتانە. گۆڕان ببوورە زوتنەوەی گۆڕان باسی لەوە کرد کە ئەژنێدای ئەم کۆبوونەوەی دیار نییە بۆی ئەوان بەشداری ناکەن ئەژندایەکی نادیارە ئایا هیچ بەرچاوڕوونیەک لە بەردەمی ئێوەیە هەبووە بڕێری بەشداریتانە بۆ خۆی تا ڕادەیەک بەرنامە و ئەجندای کۆبوونەوەکە دیار بوو کە بەشێک پەیوەندی بە و کێشە و قەیرانەیە کە ئێستا لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند دروست بووە بەشێکیش پەیوەندی بە و گەشتەی سەرۆکی هەرێمەوە بووە بۆ وڵاتی ئەمریکا. بەڵام ئەم پێم وایە قەزێکە زیاتر لەوە ئەویش ئەوەیە بە تایبەتی قەزی قەیرانی کێشەی هەرێم لەگەڵ بەغدا. ئەمن پێم وایە ئەم کێشەی بەر لەوەی کە ئاوا گەورە بێ دەبوو بە شێوەیەکی فراوان لە هەرێمی کوردستان قسەی لەسەر کرابە پێشوەی کێشەکە بەم شێوەی بەم ئاستە بگا من باسەوەی ناکەم کە هەرێمی کوردستان چەندە حەقە لەم قەزەیدا و حکوومەتی ناوەند چەندە ناحەقە پێم وایە ناحەقی بەرامبەر بە هەرێمی کوردستان زۆر کراوە و هەرێمی کوردستان مافی خۆیەتی لە مافەکانی خۆی پێچێتەوە هەرچەند لە قەیرانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان یا هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەند قەزەی دکتۆر تارق هاشمی زەق بۆتەوە کەم پێم وایە ئێمە قەزەی گەورەترمان هەیە کە کێشەمان لەگەڵ حکوومەتی ناوەند ئەویش ئەو نۆزدە خاڵەیە کە کاتی خۆی ئیتیفاقی لەسەر کراوە کە پێویستە هەرێمی کوردستان پێداگری لەسەر ئەم خاڵانە بکەوە قەیرانیش دروست بکەین ئالۆزی دروست بکەین بەڕاستی لەسەر ئەمانە بێ ئەوەی دیکەش ئەوەی دکتۆر تارق هاشمی بەڵێ ئەویش ئێمە پێمان وایە کە ئەم قەزیەیە پێش ئەوەی کە قەزیەکی یاسایی بێ قەزیەکی سیاسیە واتە ئەو بارودۆخێکی عێراق پێدا تێدەپەڕێ و ئەو ستەمەی کە لە بەتایبەتی چینی سونە مەزهەب کراوە بەگشتی لەم حکوومەتی عێراقیدا زۆر زەقە و هەستی پێ دەکرێت هەموو لەمە بەڕاستی پێی دەزانین بۆ شتێکی ئەخلاقی پێمە لە هەرێمی کوردستان کارێکی باش کراوە بەرامبەر بۆ پیاوە وەکو قەزێکی
سیاسی بە هەمان شێوە کێشەیەکی سیاسیەمە لە عێراق ئەمەش تا ئێستا هەرێمی کوردستانی بەشێکە لە عێراق خۆ دەبێ ئەمەش قسێکمان هەیە بۆ مۆزوعانە مافی خۆشمانە قسەمان هەبێ بەهەرحاڵ پێم وابوو ئەوە بەشێک بوو لە قەزەکە کە دەبوو زووتر ئەم پرسە تەبان پرس و ڕاوێژی لەسەر کرابایە بۆی کە دەسەڵات لە هەرێمی کوردستان یا لایەنە سیاسیەکان یا سەرکردایەتی سیاسی کورد لەسەر شتێک لە بەرامبەر حکوومەتی عێراقی ڕێکەوت بای. بەڵێ کاک عەبدولستار بە قەناعەتی تۆ و بە قەناعەتی کۆمەڵی ئیسلامی تا چەند ڕەوایە کە کورد خۆی بکا بە بەشێک لەو سڕاعی کە ئێستا لە نێوان شیعە و سوننا هەیە لە عێراقا چ زەڕورەتێک هەیە بۆی کە کورد بێ بە بەشێک لەمە و بڕاتە شەڕێکەوە کە شەڕی ئەو نییە لە کاتێکە هەمومان باشمان لە یادە کە سونە لە عێراقا بەڕاستی زۆر دژی کورد و مافەکانی کوردەوەستانە ئەوان یەکەم کەس بن کە باسییان لە مەسەلەی فیدراڵیەت کرد بۆ خۆی ئەمە سێ بەشە بەشێک بەڕاستی کوردیش کێشە هەیە لەگەڵ عێراق ینی کورد بۆ خۆی کێشەی هەیە ینی ئەم کێشەیەش نەبێ ئێمە هەر کێشەمان هەبووە ینی کۆمەڵێک بەڕاستی گرفتی گەورەمان هەیە لەگەڵ حکوومەتی عێراقی بە هەڵپەرسێدراوی ماونەتەوە چارەسەر نەبوون وە هیچ هەنگاوێکی جددیش لە حکوومەتی عێراقی نابین کە بێت چارەسەریان بکە بەشەکەی کە ئێمە کێشەمان هەیە فعلەن لەگەڵ سونەی عێراق کێشەمان لەسەر زەوی هەیە لەسەر خاک و دیارە ئێمە مەسەلەی کەرکووک مەسەلەی ناوچە دابڕێنراوەکانی کوردستان ئەمانە کێشەیەکن ئەگەر بمانەوێت چارەسەری کەین زیاتر ڕاستەوخۆ لەگەڵ سونەی عێراق تێک دەگیرین ئەمەش دیارە پێویست بۆ هەیە کورد ینی ئاساییە کە ئەگەر لەم ڕۆوە بتوانێت پەیوەندیەک دروست بکە متمانەیەک دروست بکە کە کورد بەڕاستی داوای مافی خۆی دەکا و چاوی لە مافی کەس نییە و چاوی لە خاک و ئاوی کەسیش نییە سێم فعلەن ینی ئەمن تەیدی ئەو قسە جناب دەکەم بێزگە لەم ڕەهەندانە بەڵێ ئەگەر کورد لە هیچ و خۆڕایی کێشەیەک کە پەیوەندی بەوە نەبێ زۆر گەورەی بکە پێم وایە فعلەن ینی کورد بڕوان ناکەم قازانج بکە بەڵام وەکو باسم کرد هەندێک کێشەی هەندێک قەزەی ئەخلاقیش هەیە و کە هەرێمی کوردستان وەکو پابەندێک پێوە پابند بوو نەیتوانیوە لە هەندێک عادەت و تەقالید و ئەخلاقیاتی بەرز و گەورەی خۆی لابدا. بەڵێ کاک عەبدولستار پێم خۆشە دوای بگەڕێنەوە سەر مەسەلەی کۆبوونەوەکەی سەرۆشی هەرێم لەگەڵ لایەنە سیاسیەکان ئەمەوێ بەس لە پەیوەندی نێوان ئێوە و بزوتنەوەی گۆڕان بکەم چ بنەمایەک هەیە کە ئێوە دوو لایەنی ئیسلامی لەگە بزوتنەوەی گۆڕانە بێکەوە بەستێتەوە یەکەم ئۆپۆزیسیۆن بوون ئێمە هەردووکمان ئۆپۆزیسیۆنی دووەم ئێمە بەهۆی ئەو کۆبوونەوانێک کە لە نێوانماندا بووە لەسەر کۆمەڵێک پرۆژە بۆ هەرێمی کوردستان و بۆ چاکسازی لە هەرێمی کوردستان ڕێککەوتووی و سێمیش بزوتنەوەی گۆڕان لایەنێکی بەهێزی هەرێمی کوردستان و پێگەی جەماوەری خۆی هەیە و پێویست دەکا کە ئێمە پەیوەندیش تەندروستمان هەبێ و پەیوەندیشی بەهێزمان هەبێ لە هەمە کاتدا ئێمە دوایی دەرفەت بێ باسی کەم ینی کە پەیوەندی سیاسەکەمە دەمانێت لەگەڵ حتا پارتیوشێتیش ئاسایی تەبیعی بێ. بەڵێ زۆر باشە کاک عەبدولستار لە ماوەی ڕابردووە کاک دڵشاد گەرمێنی ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە ئێرانەوە گەڕایەوە هەرێمی کوردستان گەڕانەوەکەی بێگومان شتێکی ئاساییە هاوڵاتیشی ئەم وڵاتەیە و ساڵانێک ئاوارە بوو گەڕاوەتەوە ئایا کۆمەڵی ئیسلامی لە نیەتیا هەیە کە لە ڕێگەی کاک دڵشاد گەرمیانی و جارێکی تر مەکتەبی سەربازی خۆی دامەزرێنێتەوە بەڵام حەزەکەم دوای ئەم پشۆ کوردە وەڵام بێتەوە بەڕێزان دوای پشوویەکی کورد دەگەڕێنەوە لاتان